ئەوەی کە لە بەغدا کرێت بەرامبەر هەرێمی کوردستان غەدرێکی گەورەیە. هەرێمی کوردستان بە دەستور بە موازنەی عێراق بە قانونی بە بڕیارەکانی دادگای فیدراڵی داوای موچەی خۆیەکە، لەمە زیاتری داوا نەکردووە. موچە خۆرانی هەرێمی کوردستان ناکرێت هیچ مانگێک تێکەڵ کرێت بە ململانەی سیاسی و بە کێشەی سیاسی. هەموو ئەو ئیلتیزاماتانەی بەغدا لە هەرێمی کوردستانی داوا کردو بە فەرمانی ڕاستەوخۆی جەنابی کاک مەسرور حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کردووە لە هەموو بوارەکانە. وە خۆشتان بینیتان کە بەغداد نەیتوانی یەک دێڕیش لەسەر موچەی مانگی چواریا تێبینیە بێ یا سەرنجێبێ. اینجا دوای 21 ڕۆژ دواکەوتن موچەکەی نارد. بۆ موچەی مانگی پێنجیش حکوومەتی هەرێمی کوردستان سبەینە یەکشەممە 5 دابشکردنی موچە کۆتاییەت لە پرۆسەی مانگی چوار کۆتاییەت بۆ یەکسەر لە ڕۆژی دووشەممەوە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئامادەکاریەکە بۆ میزان مراجعی مانگی چوار حازرەکات بۆیە بینێرە بە بەغداد. دواتریش داهاتی ناوخۆیی کە پێڵەن غەیرە نەفتی بە پێی قانونی ئیدارەی مالی ئەوە بڕێک دەرەچێت ئەو بڕا کەی مانگی چوارە ئەینێرێ بۆ بەغداد و یەکسەر ئامادەکاریەکێ هیوادارین بتوانین تا کۆتاییم هەفتەیە لیستی موچەی مانگی پێنج بنێرین بۆ ئەوەی پێش جەژن موچەی مانگی پێنج بێت. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان سێشتمان لەسەرە. یەکەمیان میزان مراجعە هی مانگی چوار، داهاتی نانەوتی کە پێڵەن داهاتی ناوخۆ لە 150 بنێرین لەگەڵ لیستی موچەی مانگی پێنج بنێرین. ئەو سێشتە لەسەر هەرێمی کوردستانە. ناردنی موچە لە دەستی بەغدایە، بێ بەغدا و قەرارەبا و بەڕێز محەممەد پیاشیدا.